ئەمڕۆ 11مین ساڕۆژی برا کوردە ئێزیدیەکانمانە کە دەڵێن برا کورد بەداخەوە ینی ئەو ڕۆژەی باشوور هاتیتە پێش یەزیدی شەبەک فەیلی هەموو لە کوردبووندا دەبڕێنن بەشەشی لە خیانەت و تاوانی پارتیوێکێتی بەشە فشار ئێڕهابەشی زۆر هەیە کەکەوانە نابی بە کورد حساب بکرێن یان بەشێک لە یەزیدەکان شیعە فەیلی دەبا کوردی یەزیدی بەشەشیان هەن شۆڤینێتی عەرەب لە ناویان ئیش دەکە لەو ستەمەی لێیان کرایە هەن کەکە 74,000 کۆمەڵکوژی کرانە زۆرێک لە کورد بەتایبەتی هەندێک لە برا مسلمانەکان دڵخۆشیان دەبڕن هەر وەکو ئینسان سەیریان ناکەن وەکو ئەوەیە کە کوشتنیان زۆر زۆرۆکەیە بەداخەوە لەو تاوانە گەورەی 5,000 ژن و منداڵ بردرا برم کوشون بزرکران کوژان سەدان هەزاریان دۆزەخیان دیت دۆزەخیان دیت پارتی یەک کەسی لە پای ئەو تاوانەی نەدەداکە یەک کەس سزای نەدا سڕیشی نەکرد ئەوە یەکێک لەو ناپاچی ئەوەیەوە دووش یعنی ئافرین دەستگای پاراستن تۆ وەرە بە ئەوە دوو مانگ پێشترە داعش هجومی سەمووسڵی کرد مەسعود و مەسرور و نێچیر وتیان ئێستا ئەمە دراسی دەوڵەتێکی نوێن بە دووری 1000 کیلۆمەتر لەسەر سنوورمانە و ناچنە کوردستان نایەنە کوردستان ئامادەکارییان نەکرد کاتێک چەند سەد داعشێکی هات هەمیان هەراتن ئەو میلەتیان وەکو مەڕ لە بەردەم ئەوە گورگتانە یەکێک لە ناپاچەکانە قەت ڕەش ناتوە هاوسۆزەشێکی هەموو دنیای دروست کرد وای کرد یعنی داعش بە قەبارەی خۆی مامەڵەی لەگەر بکرێ و بێنە پێشولۆ لە ناوبردنی بەڵام ئەوە بە قوربانیدانی چەندین هەزار برا کوردی یەزیدین هەزاران ڕۆمان هەزاران فلیمیان لێ بەرهەم دەهێنرێن خاڵش کەش بڵێن بەداخەوە مسلمانی کورد حزبە ئیسلامیەکان بڵێن کە شوهەوایەکیان دروست کرد یعنی ئەوانە دەیانەوێت داببڕێن لە کورد و هیچ هەڵوێستیان نەبوو تحەدایان دەکەم هەموو ساڵ من ئەوم باس کردەوە چەندە پارتی تاوانبار بوو تحەدا دەکەم ئەگەر کۆمەڵ یەکگرت و بزوتنەوە نازام چییە ئیدانەیەکیان کرد ئیدانەها حەقت لە شەخصێک نەبێت لە ناو پەرلەمانە وەکو سەرۆکی پەرلەمان بوو سۆرا عومەر برم لیژنەی مافی مرۆڤ ماوە باس دەکەین وەکو حزبی ئیسلامی هاوسۆزەیان لەگەڵی کورە ئیدانەیەکی یەک دووشەییان دەرنەبڕی لە بەرامبەر ئەو تاوانە گەورە لێرەدا تۆ ناڕازگۆیی هەندێک لەو هێزە ئیسلامیانە دەردەکەوی ئەی هاوار ژنیان ڕفێندرا کرانە عەبد منداڵ بردرا سەردە بردران برسی کران کچ و دایک لێک